بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج یەکەم لاپەڕە 48 بەشینەوە لە لێکدان. کاتێک دوو ژمارە لێک دەدەم هەندێک جار یەک لە ژمارەکان یان هەردوو ژمارەکان ژمارەکی گەورەنە یان ژمارەکی تۆزێک ئاڵۆزن، بۆ وێنە سفریان لەگەڵ نییە، لە خانەیەکان سفر نییە، لە خانەیەکان 6 هەیە یان 7 هەیە 8 هەیە 9 هەیە. لێکدان زۆر ئاسان نییە. بۆ ئەوەی هەتا ئاسانکاری بکرێت لۆ لێکدان سیفەتە کێ ناوی سیفەتی بەشینەوە ئەو ژمارەی کە گەورەیە دەتوانم بیکەمە دوو ژمارەی گچکە. بۆ وێنە 16 دەتوانم بکەمە 10 کۆ 6. 16 دەتوانم بنووسم وەکو 10 کۆ 6 لەبەر چ دەی هەڵدەبژێرم چونکە 10 سفری لەگەڵە، سفریش هەمیشە ئاسانە لە کاتی لێکدان. ئەوە سیفەتی بەشینەوەی پێ دەرێن. لێرە هەتا ئەو سیفەتەی ڕوونکردنەوە چیان دروست کردیە کە زۆر ڕوونکردنەوەیەکی باشە. ئەوش ئەوەیە ئەگەرە من دوو ژمارەم هەبوو 516 کاغەزەکی چارگۆشەی دەینم 16 چارگۆشەی ئەوها هێڵەکی دەچێشم بە درێژی 16 چوارگۆشە ئەوها 16 چارگۆشەی دەژمێرم هێڵەکەی دەچێشم بە پانیش 5 چارگۆشەی دەژمێرم هێڵەکی دەچێشم واتە ئەو هێڵە کە دەکاتە 5 چارگۆشە ئەو هێڵەش دەکاتە 16 چارگۆشە. ئەو دوایە لاکێشەکەی تەواو دەکەم ئەوها هەمووی دەچێشم. ئێستا لێکدانی 16 جاران 5 مانای چییە؟ مانای ڕووبەری ئەو لاکێشەیە. ڕووبەری لاکێشە مانای چییە؟ مانای چەند چوارگۆشە هەیە لە ناو ئەو لاکێشەی. واتە 5 جاران 16 یەکسانە بە ژمارەی چوارگۆشەکانی کە لێرە هەیە. جەگەرە من بیان ژمێرم 1 2 3 4 5 دیسان لێرە 5 ئەوە 10 لێرە 5 ئەوە 15 لێرە لەو ڕیزەی 5 20 25 30 35 40 45 50 55 60 65 70 75 80. واتە چونکە 80 چوارگۆشە هەیە دەنا یەکسەر دەبی ئەمن بزانم 5 جاران 16 دەکا 80. ئەگەر نەشزانم لێکدان بکەم. کەواتە زۆر ئاسانە خوێندکاری ژیر. ئەگەر ویستت ئەگەر نەتزانی دوو ژمارە لێک بدەی کاغەزەکی چارگۆشەی بینە ژمارەکانت بۆ وێنە 5 چوارگۆشەی ئەوها بە ستونی پاشان 16 چوارگۆشەیش بە ئاسۆیی هیچ کێشە نییە. ئەگەر 16 بە ئاسۆیی بی و 16 بە ستونی بی و 5 بە ئاسۆیی بواتە دەتوانی لاکێشەکەت ئەو هاشبی. پاشان ئەوەی لەسەر تا چوار گۆشەکان بژمێرە ئەگەر کاتت هەبوو. پاشان لێرە ئایا بەشینەوە مانای چییە؟ بەشینەوە ئەوەیە ئەو لاکێشەی کە بەدەستم هاتیە دەتوانم بیکەمە دوو بەش. یەکەچیان ئەو 16ەیە وەکو گۆتم دەیکەینە 10 لەگەڵ 6 واتە لێرە وەکو تەمەشا دەکەین 10 و 6. لێرە تا ئێرە 10 چوارگۆشە لێرەشە تا ئێرە 6 چوارگۆشە واتە ڕووبەری لاکێشەکەی دەکەینە دوو بەش ئەو بەشە و ئەو بەشە. ئەو ئێستا ڕەنگە ئاسانتر بی ئەمن بینم دەی جارانی پێنجی بکەم لە کاتی بەشینەوە 16ەکەی ئەو هادەنووسم 10 کۆ 6. ئەوجە لە هەنگاوی دووەم پێنجی جارانی دەی دەکەم بەهۆی بە یەکتر بەستن کۆی دەکەمەوە لەگەڵ 5 جاران 6. ئەوجە 5 جاران دە دەکا 50 5 جاران 6 دەکاسی ئەوجا 50 کۆ دەکەینەوە دەکاتە 80. واتە بە 2-3 ڕێگا دەتوانی
ئەنجامی لێکدانی 16 جاران 5 بزانی بەهۆی ئەژمێرکردنی 4 گۆشەکان یان بەهۆی بەشینەوە کە لێرە بە دوو جۆر ڕوون کرایتەوە. یەکەم جار کە ڕووبەرەکەی دەکەینە دوو بەش یان 5 جارانی دەکەین دوایە 5 جاران 6 دەکەین وەکو ڕوونم کردەوە کەواتە ئەوەیە سیفەتی بەشینەوە لە کاتی لێکدان. کاغەزی 4 گۆشەی بۆ ئەژمێرکردنی 20 جاران 7 دەکاتە بەکاربینە. ئەمن دەبی بچم کاغەزی 4 گۆشەی بەکاربینم، بەڵام پێشەوەی بەکاربینم ڕوونکردنەوەیەکی لەسەر دوو ژمارەی ئاسان بۆ هێنە ئەگەر نەتزانی ئەگەر نەمزانی 6 جاران 9 دەکات چ دەینم لاکێشەکی دروست دەکەم لێرە هەتا ئێرە بەپانی دەکا 6 4 گۆشە لێرە هەتا ئێرەش دەکا 9 4 گۆشە ئەو جە لاکێشەکەی دروست دەکەم. ئێستا دەچم 4 گۆشەکانی ناو لاکێشەکەی دەژمێرم چونکە لێرە ژماردن ئاسان نەبوو ئەمن تۆزێک 4 گۆشەکانم گەورەتر کرد ئەوها لێرە وەکو دەبینێت 4 گۆشەکان گەورەترە ژماردنەکە ئاسانترە. ئێستا دەیان ژمێرم بزانم دەکاتە چەند 6 جارانەوە 1 2 3 تەنیا جارێ 4 گۆشە ڕەنگاوڕەنگەکان دەژمێرم سپیەکان ناژمێرم. سپیەکانیش هەمویان چونکە ژمارەیان وەکو یەکە ڕەنگاوڕەنگەکان بە قەت ژمارەی سپیەکانە ئەو جە ڕەنگاوڕەنگەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 27 ڕەنگاوڕەنگ 27ش سپی کەواتە ئەمن 4 گۆشەکان 27 و 27 کۆ دەکەمەوە 7 و 7 4دا 2 2 4 1 5 کەواتە 6 جاران 9 دەبی بکاتە 54 کاتە ئەگەر نەتزانی لێکدان دەتوانی ئەوها 4 گۆشەی دروستکەی بژمێری بزانی چەند 4 گۆشەیە بە شەرتێک بە مەرجێک کە لە کاتی دروستکردن هەڵەینەکەی 6 4 گۆشە و 9 4 گۆشەش بەلایەکەی دیکە ئەو جەلاکێشەک دروست دەبیت. ئێستا 20 جاران 7 بوو وابزانم 20 جاران 7 دەینم دیسان لێرە 20 ئەوە 20 24 گۆشەیە ئەو لایەش 7 4 گۆشەیە کە 24 گۆشەی دەژمێرم 7 4 گۆشەش دەژمێرم لاکێشەکەم بەدەست دەکەوی. ئێستا دەتوانم ئەگەر کاتم هەبوو ئەو 4 گۆشانەی ناو لاکێشەکەی بژمێرم بەڵام زیاتر لێرە مەبەستیان ژماردن نیە مەبەستیان ئەوەیە ئەمن فێرا سیفەتی بەشینەوە ببم. بەشینەوە لێرە کام ژمارەی ببەشمەوە 20 یان 7 هەردووچی دەبی بێگومان ئەمن جارێ 7ەکەی دەکەمە 10 و دەکەمە 7 دەکەمە 10 و 7 یان 20ەکەی دەکەمە دەتوانم 20ەکەی بکەمە 10 و 10 کۆدا کەواتە دەینم ئەوها هێڵەکی لە ناوەندێدا دەنێم ئێرە لێرە هەتا ئێرە دەکات 10 ئێرەش هەتا ئێرە دەکات 10 20ەکەم کردە 10 و 10 ئەو جە 7 دەینم جارانی دەی دەکەم پاشان 7 دەینم جارانی دەیەکەی دیش دەکەم کەواتە لە کاتی ئەوها دەبیتە دوو دەرەی هەڵک لێرە هەیە زانم چێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەوە 10 ئەوە هەتا ئێرە 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەوەش تەواوە کەواتە تەواوە دوو ڕووبەرم بەدەست ئەو زەردە دەکاتە 10 جاران ئەو 7
دەیەکەی دیکەش شینەکەش ئەویش هەردەکات دا جاران حەفدە کەواتە 10 جاران حەفدە ڕەنگە زۆر ئاسانبی تەنیا حەفدەکەی دەنووسم و سفرە چی لە تەنشدا دەنێم کۆی دەکەمەوە لەگەڵ 10 جاران حەفدە دیسان 170 کۆل 170 دەکاتە 7 1 1 2 3 کەواتە ئەنجامی لێکدانی 20 لەگەڵ حەفدە 20 جاران حەفدە کردیە 340 ئەوە یەک لە ڕێیەکانە بیستەکەی بەهۆی بەشینەوە دەکەمە دا کۆدا ئەو 10 جاران حەفدە دیسان دەیەکە دیش جاران حەفدە ئەو جە کۆیان دەکەمەوە ئەنجامەکەی کۆ دەکەمەوە لێرە ئەوە یەک لە ڕێیەکانە ڕێیەکی دیکەش ڕەنگە هەبی ئەویش ئەوەیە حەفدەکەی بکەمە دوو بەش کەواتە ئەگەر حەفدەکەی بکەمە دوو بەش چ ڕوودەدا زام لێرە حەفدەکەی دەکەمە دا و حەفت ئەو جە بیستی جارانی حەفتی دەکەم کۆی دەکەمەوە لەگەڵ ئەنجامی 20 جاراندا دوو ڕووبەرم بەدەست دێ ئەو دوو ڕووبەرە کە بیستی کە حەفتی جارانی بیستی دەکەم دەکاتە چ حەفت جاران 20 ئەبی نەمنووسێ دەبی بنووسم حەفت یەکەم جار ئەو هایە بەخۆی 20 جارانی حەفدەیە ئەجەم دەچم چ دەکەم دەینم حەفدەکەی دەکەمە بیستەکە هەر وەکو خۆی دەنووسمەوە جاران حەفدەکەی چ لێ دەکەم حەفدەکەی دەکەمە حەفت کۆدا ئەوها ئەو جە بیستی دەینم بە یەکتر بەستن بیستەکەی دەینم جارانی حەفتی دەکەم یەکەم جار ئەوها بە یەکتر بەستن 20 جاران حەفت دوو جاران حەفت دەکات 4 کەواتە ئەنجامەکە دەکات 140 لێرە دەنووسم 140 لێرەش پاشان بیستەکەی دەینم جارانی دەی دەکەم جێم نییە من ئەوەی ڕاستی بەداخەوە جێم نییە کەواتە با ئەوها بینووسم 20 جاران حەفت دەکات 140 لێرە دەنووسم ئەو جا دیسان بیستەکەی دەینم ئەو جارەی جارانی دەی دەکەم بە یەکتر بەستن ئەویش دەکاتە 200 ئەو جا 140 و 200 کۆ دەکەمەوە دەکاتە 340 هەروەکو جاری پێشتر کاتە بەو جۆرەی بە یەکتر بەستن یان ئەگەر کاتت هەبوو چارگۆشەکان بژمێرە بەڵام لە کاتی تاقیکردنەوە بزانم پێویستە بەو جۆرەی بتوانێ ڕوونی کێوە کو سیفەتی بەشینەوە بەکاردێنی کەواتە زۆر زۆر ڕێ هەیە ئەوەی ڕاستی بەڕێیەکی دیکەش هەیە ئەوەی بیستەکەش بکەیە دەودا حەفدەکەش بکەیە دە و حەفت کەواتە ئەو ڕێش هەیە بکەیە چار جێ لە جیاتی دوو جێ دەتوانی بیکەیت چوار جێ کەواتە ئەوە یەک جێ ئەوە دوو جێ ئەوەش سێ ئەوەش چوار بەشینەوە هەردوو ژمارەکان بەشینەوەی بکەیت زەردەکە دا جاران حەفتە چونکە ئێرە حەفتە ئێرەشتەیە زەردەکە ڕووبەرەکەی دەکات 10 جاران حەفت 10 جاران حەفتیش دەکات حەفتە 10 جاران حەفت دەکات حەفتە کەسکەکەش هەر وەکو زەردەکەی ئەویش 10 جاران حەفتە ئەویش دەکات حەفتە کەواتە دوو حەفتام هەیە شینەکەش ئەویش دەکاتە چەند دەکاتە 10 جاران دەکات 100 شینەکە باوە لێرە لابەم ئێستا شینەکەش دەکات 10 جاران 100 سۆرەکەش هەر دەکات 10 جاران 100 پاشان هەمویان کۆ دەکەمەوە 100 و 100 200 حەفتا و حەفتا 140 دیسان دەکاتەوە 340 کەواتە هەر کوو دابەشکەی خوێندکاری ژیر هەمان ئەنجامە کو ئاسان بوولۆت دەتوانی بەو جۆرەی ژمارەکانی خۆت ببەشیەوە و پاشان لێکدان بکەی بەڵام لەبیرت نەچی پاش لێکدانەکەی ئەنجامی لێکدان هەموو ژمارەکان کۆ بکەیەوە لێرە بووە ئەوەی ڕاستی ئەوە
حەفت ئەو هابوو دەبا ئەو هابە ببورن ئەوە ئەو هایە چونکە گەورەکە دەکاتە زەردەکە دەکاتە ڕەنگەکان لەو باشانە نەبوو زەردەکە دەکاتە دەجاراندا کەسکەکەش دەکاتە دەجاراندا سۆرەکە و شینەکە دەکات دەجاران حەفت ئەو هایە چونکە گچکەترا ئەگەر نا دەمتوانی ئەو هەش بکەم تۆزێک ئەوە بێتە ئێرە 1 2 3 ئەو هابە ئەو جا ئەوها سۆرەکەش گەورەتربی هەندێک زەردەکەش چونکە هەر ئەو هام نووسی بوو گچکە بوو با گچکەتربی زەردەکە و کەسکەکە وەکو یەکن ئەوها ئەوجا ئەو کاتی ئێرە دەیە ئێرە حەفتە ئێرەش دەیە ئێرەش دەیە ئێرەش دەیە ئەوەش دەیە ئەوجا یەکێک وەکو ئەوەی وایە ڕووبەری دەربینی یەکێک دا جاران حەفت دیسان دا جاران حەفت دا جاران دا جاران دا هەمویان کۆ بکەوە ئەو جارەی تەواو بووم تەواو لەوەی دووبارە دەتوانی سیفەتی بەشینەوە بۆ دیارکردنی بەهای بڕ لەگەڵ گۆڕاودا بەکاربینی لێرە ڕاهێنانەکەم هەیە 6 جاران کەوانە ن کۆپێن چەندە ئەگەر ن پیتی ن بکاتە دا ئەمن لێرە دەچم بەهۆی بە یەکتر بەستن یەکەم جار ئەو شەشەی جارانی ن لە ناو کەوانەی دادنێ ئەوجا کۆ ئەوجا 6 جاران پێنج دیسان لە ناو کەوانەی پاشان ن ئەو پیتەیلا دەبم لە جیاتی دەنووسم دا چونکە دەزانم پیتەکە دەکاتە دا ئەوجا ئێرە هەروەکو خۆی دەنووسمەوە جارێ هەرچەندە دەمتوانی یەکسەر بنووسم سی لێرە پاشان 6 جاراندا دەکا 6 جاران پێنجیش دەکاتە سی ئەوجا پاشان 60 کۆ دەکەمەوە دەکاتە 90 بێگومان ئەو هەرا و بەزمەی پێ نەدەویست ئەمن ئەگەر لە بیرکاری زیرەک بم یەکسەر دەنووسم دە لێرە دەی کۆ دەکەمەوە لەگەڵ 5 دەکا 15 6 جاران 15 وەکو ئەوی وایە 3 جاران سی دەکا 90 پێی ناوێ ئەوها دوور و قوور بەڵام لێرە دەیانەوێ فێربین سیفەتی بەشینەوە کووە ئەگەر هاتوو ژمارەکم هەبوو ژمارەکی ئاڵۆز و زەحمەت و قڕس بوو نەمتوانی لێکدانەکەی بە باشی بکەم دەبی هەر بزانم بەشینەوە کووە لێرەش ئەوە زۆر گرنگە سیفەتی بەشینەوە بۆ دڵنیابوون لە ڕاستی هاوکێشەی بەکاربێنە مەبەستیان نازانم ڕاستی هاوکێشە چی ئایا لای ڕاستی هاوکێشەیە یان ئایا ئاو هاوکێشەیە ڕاستە یان ڕاست نییە ئەوەی ڕاستیبی نازانم ئەو ڕاستیە مانای چییە دەبا نووسرا بە لای ڕاست لێرە من هاوکێشەکەم هەیە لای ڕاستم هەیە لای چەپیشم هەیە لای چەپ 84 هیچ گۆڕانکاری ناتوانم لەو 84 بکەم بەڵام لای ڕاست دەتوانم گۆڕانکاری بکەم واتە ئەو پیتە دەبی ئەمن دەتوانم بیگۆڕم ئەو هەبی گۆڕم هەتا کە ئەژمێر دەکەم لای ڕاست بکاتە 84 ئەمن ئەگەر هاتوو لە جیاتی پیتی پێنجم دانا بۆ وێنە بزانم دەکا 84 یاننا لێرە بەڕای من باشترە تەنیا لای ڕاستەکەی وەرگرم جارێ کارم بە لای چەپ نەبی کەواتە تەنیا دەنووسم 7 جاران پیتی پێنجە کۆی دەکەمەوە لەگەڵ 2 بزانم چ ڕوودەدە جارێ تەنیا لای ڕاست ئەوجا بەهۆی بەشینەوە یان بەهۆی بە یەکتر بەستن 7 جاران پێنجەکەی دەنووسم لە مابەینی دوو کەوانەی دادەنێ کۆ دیسان 7 جاران 2 دیسان لە مابەینی کەوانەی دادەنێ ئەوجا 7 جاران 5 دەکا 35 لە خوارێ دەنووسم کۆیەکەی دەنووسمەوە
دوو جاران حەفت جاران دوو هەروەکو هەر یەک شتە دەکات چاردا. ئێستا 35 و 4 کۆ دەکەمەوە بزانم دەکات چەند. ئایا دەکاتە 84 یان ناکات 84. 5 و 4 9 3 و 1 دەکات 4 دەکات 49 کەواتە نەیکردە 84 کەواتە 5 هەڵەیە. 5 نابیت لە جیاتی پیتی 5 دانێم ناکرێ 5 هەڵەیە ئەوە هەڵەیە. ئەدی دا ئێستا دەچم دەیەکەی ساغ دەکەمەوە بزانم دە باشە یان باش نییە. بزانم دەکووە دیسان دەینم 7 جاران بە هەمان شێوە دەی لێرە دەنووسم کۆد و ئەو جارێ ئەمن کارم بەلای چەپ نییە. هەفتەکەی دەینم جارانەکەی دەینم دەیەکەی دەینم بە یەکتر بەستن کۆی دەنووسمەوە دیسان هەفتی دەنووسمەوە جارانی دوو 7 جاران دەکا هەفتە کۆ 7 جاران دوش 4دا 74 دەکا 84 کەواتە کردیا لای چەپیش هەر 84 کەواتە بەڵێ پیتی دەکاتە دا شیکاری ئەو هاوکێشەی دەیە. ئەوە بەهۆی سیفەتی بەشینەوە توانیم شیکاری هاوکێشەکەش بکەم بزانم پیتە گۆڕاوەکە دەکات چەند. لێرە گرنگترین شت سیفەتی بەشینەوەی زاراوەکان. ئێستا دەچمە لای یان لێرە بێمە کۆتای ئەوانەیە و لەوانەیەکی دیکە لاپەڕە 48 شی کار بکەم ڕەنگە ئەوها باشتربی هەتا زۆر وانەکە دوور و درێژ نەبی هەتاوانەیەکی نوێ هەر بشی.